گەلی کورد لە ڕووی کەلەپور و فۆلکلۆرەوە گەلێک دەوڵەمەندە و خاوەنی مێژوویکی دوور و درێژە، بەڵام وەک شارەزانی بواری کەلەپور ئاماژەی بۆ دەکەن تا ئێستا لە هەرێمی کوردستان نەتوانراوە وەک پێویست گرنگی بەو لایەنە بدرێت و کەلەپوری کورد لە مەترسی لە ناوچوون بپارێزرێت. لە ڕۆژی گیانی کەلەپوریشدا سەرۆکی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد ڕایدەگەێنێت هەوڵەکان بۆ ناساندنی کەلەپوری کورد تاکە کەسی و سربەخۆن و لایەنە پەیوەندیدارەکان لەو ڕووەوە هیچ جەوڵێکی جددیان نەداوە. لە دوای ڕاپەڕینتوانیمان هەموو فۆلکلۆریستانی تەواوی کوردستان لەژێر یەک چەترا کۆ بکەینەوە کە ئەو چەترش کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کوردە. ئێمە وەکو باسم کردیم ساڵە بێ بە 25 ساڵ کە دامەزراین بەداخەوە لە مامۆستا جەمال عەبدولی لە دەرچێکە وەزیری ڕۆشنبیری بوو سەردانی ئێمەی کرد، هیچ وەزیرێک سەردانی ئێمەی نەکردووە کە دەستخۆشیمان لێ بکەن، کار ئاسانیمان بۆ وەزارەتەکەی ئەو کردووە، ئەرکمان لەسەر شانی ئەو کەم کردوێتەوە. هیچ باخێکی بە کەلەپور و فۆلکلۆر نەیەوە بەڕاستی. ئێمە تا ئێستا کرێت چین لەسەر حسابی خۆشمان پارەی ئەو شوێنەیەن کە تایە. ئوتێل فەرح لە شاری سلێمانی کە بە هەوڵی ڕێکخراوی بوژانەوەی کەلەپوری کورد لە ساڵی 2014ەوە کراوە بۆ مۆزەخانە بە یەکێک لەو شوێنە بەرچاوانەدا دەنرێت کە کار بۆ پاراستنی کەلەپور و فۆلکلۆری کورد دەکات. سەرپەرشتیاری ئەو مۆزەخانەیە ڕای دەگەێنێت ئەگەر وا بڕوات ئەوە مەترسیەکانی سەر کەلەپوری کورد ڕوو لە زیادبوون دەکات. ئەم مۆزەخانەیە ئێستاکە 1600 پارچە کەلەپوری تایە، زیاتر لە 500 پارچە لەم بابەتانی کە لێرە نمایشکراون یان لە ئەرشیف هەڵگیراون بابەتی کەلەپوری ناسنامەی نەتەوەکەمانن. بۆ نمونە ئێمە دەستنووسێکی زۆرمان کۆ کردوونەتەوە کە موەلیفەکانیان کردوون تایەتی مێژوەکەی بۆ 500 ساڵە گەڕێتەوە. بەداخەوە هیچ لایەنێک هیچ کەسێک ئاوەڕمان لێ ناداتەوە. ئەم دەستنووسانەکە ئێمە کۆمان کردوونەتەوە ڕۆژ بە ڕۆژ تەمەنیان زیاد بە پیرە بن، پێویستیان بە مەعالەجەیە، هیچ ناوەندێکمان نییە، هیچ شوێنێکمان نییە ئەم دەستنووسانی ببەرین عیلاجیان کات. تەنها لە سلێمانی 106 خاندوی کەلەپوری هەیە تا ئێستاکە لە سەردەمی کابینەی 5 بەڕێز کامەر فەتاح 5 دانە لەم خانوانە کڕاوەتەوە، ئەمانی کە ماونەتەوە ئێستاکە پێم وایە بێ 65 دانی ماوە، ئەوانەی کە تاجرەکان یان بازرگانەکان بە ئەنقەس لەنایە بن ئیکەن بە گەراج بۆی سیارەتیا بۆستێ ئەمە مێژووی وڵاتەکەمانە. بۆ نمونە گەرێمە بچین بۆ کفری ئەوە داڕوخانێکی زۆر هەیە، لە کۆیە هەمانە، لە قەڵای کەرکووک هەمانە، لە هەولێر هەمانە، بەچی ون نابین. ئەم بابەتە کەلەپوریانی کە لەم مۆزەخانەیە نمایشکراوە بۆی خەڵک ئاشنا بێت کە ئەم بابەتە کەلەپوریە یان گۆزە یا فەرشێکی هەیە حرمەتی بگرێت ئاوا لە مۆزەخانەیەکە دانرێت لە فەوتان ڕزگار کرێت. گەروا بڕام من گەشتبین نیم بە بابەتە کەلەپوریەکان، بەداخەوە بەرەو لە ناوچوونە چن. گرنگیەکی زۆری هەیە لەبەرەوەی ئەم شتانە ئەمێنێتەوە ئەپارێزرێ و زیاتر بۆ مناڵەکانیش پێویستە بیبینن. ئێمە شتێک شارەزاییمان لێ هەیە بەس مناڵەکان هیچی لێ نازانن. پێویستە لایەنە پەیوەندیدارەکانیش زۆر هاوکاری ئێرە بکەن تاوەکو بمێنێتەوە نەفەوتێ. ئێستا بوونبوونە ئەو شتانی کە هەمووی لێرە هەیە کە یەکەم جارمە ئەیبینیم و بەرچاومەکەوێتەوە کە باوبا پیرانم ئەو شتانیان هەبوو لە بەریان کردو و چیان کردووە، هەستەی خۆشە بۆ من. زۆر شانازیەکەم کە مۆزەخانەیەکی وا هەیە لە سلێمانیە، بۆ نمونە ئەو کڵاو و جلوشتانە زۆر بە جوانی پارێزراوە، منەوانم هەر نەبینیەوە، یەکەم جاریشمە ئەیبینم، زۆر جوانە بەلامە. وڵاتانی جیهان بە شێوەیەکی بەرچاو گرنگیان بە کەلەپوری نەتەوەکانیان داوە، هەر بۆیە ساڵانە ڕۆژی 27 ئۆکتۆبەر وەک ڕۆژی گیانی کەلەپور ناسێنراوە. نەتەوەی کوردیش خاوەنی کەلەپورێکی دەوڵەمەندە، بەڵام وەک شارەزایان تاکیدیان کردەوە لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم نەیانتوانیوە وەک پێویست کار بۆ ناساندنی ئەو کەلەپور و فۆلکلۆرە دەوڵەمەندەی گەلی کورد بکەن. دلێر کەمال، کورساد نیوز، سلێمانی.